بەڵێ ئەمڕۆ ئێمە کوڕێکراوی داکو هەڵسان بە خۆپشاندانێکی ئەمنانە دژی ئەو زوڵم و ستەمێکە لە کوردستانەکە دەرحەق بە ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان دیارە ئەمڕۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە بوو لە چەندی شاری بەریتانیاوە ئێمەش لێرە کۆبووین تۆ لە شاری بێرمیگام من ئەمەوێت لێرەوە بڵێم کە پێشێلکارەکانی ئەم دەسەڵاتە هەموو تەواوی سنوورەکانی بەزانووە و بە تایبەتی هەر لە بواری ڕۆژنامەنووسی لە ئازادی ڕادەربڕین حتا لە مافە سەرەتایەکان کە موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر لە 70 ڕۆژەکە حەقی خۆیان قوتی مناڵەکانیان وەرنەگرتو بە بۆنەی دەسەڵاتی ئەم دەسەڵاتدارانەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە تایبەت کە کێشە و گێرمەکانیان لە بینی خۆیان یەکلایی ناکەنەوە و لەم بینەشدا تەنها میلەت و هاوڵاتیانی ئاسایی زەرەر دەکەنەوە بنەهۆ تیرۆرکردن و کوشتنیان و داواکارم لە ڕێکخراوە دەوڵەتەکان و مافی مرۆڤ چیتر بێدەنگ نەبن لە ئاست ئەم زوڵم مستەمەی بەرامبەر هاوڵاتیان نەکرێت لە عێراق و هەرێمی کوردستاندا. وەکو ڕێکخراوی داکۆ ئیدانەی و کارە قێزەوناکەین دەرحەق بە ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە کراکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە شەهید کرا بەداخەوە تا ئێستا بکارانی ئەو ڕووداوە نەدراونەتە دادگا بگرە لە ناو خەڵکا سەریان بەرزە و هەتا ئێستا نەدراونەتە دادگا بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەی کە چیتر بەخسەی ئەو دوو حیزبە مافیانەکەن لە هەرێمی کوردستان. من گریانم دێ بۆ مەڕی بێشوانە گریانم دێ بۆ ئەو دایکی بێنانە گریانم دێ بۆ ئەو گەنجەی ئاوارەی هەندەرانە گریان دێ بۆ ئەو خەسەخانەی کە بێدەرمانە گریانم دێ بۆ ئەو حکوومەتەی شکست خواردووی هیچ نەزانە گریانم دێ بۆ قوتابی قوتابخانە گریانم دێ بۆ سۆرانی مامە حەمە گریانم دێ بۆ ئەو قەڵەمەی بەدەست کە لەسەر حەق بژرا گریانم دێ بۆ ئەو گەنجەی شەهید کرا لە پێناو گەلەکەی گریانم دێ هەتا ئەو ڕۆژەی کە دوو بنەماڵە لە ناوچێ. ئەمڕۆ لە حەڤەیەمین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە هۆکارێک بوو کە ڕۆژنامەنووسان و نووسەرانی دوای خۆی نەتوانن دەست بۆ بابەت ئاستارەکان بەرن کە کەشفکردنی گەندەڵەکانی دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتی بوو لەبەرەوەی تیرۆر نەکرێن کە بە هەمان بیان و سۆرانی مامە حەمەیان تیرۆر کرد و پەیامی من لەم ڕۆژە داوێ مەوێ بڵێم بە دەسەڵاتی کوردی ئەو ئازادیە ساختەیە چێ باسیەکان لە کاتێکدا 17 ساڵە سۆرانی مامە حەمە کەیسەکەی بەلاڕێدا براوە و بکوژانی بە ئازادی دەسوڕێنەوە و من داوای گەڕانەوەی ماف دەکەم بۆ مافخوراو و دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی خانەوادەی سۆرانی مامە حەمە و دەسەڵاتی کوردی شەرمەزار دەکەیت. بەناوی خۆی گەورە میهرەبان سەرخێڵ محەممەد شالاکەوان وەندامی ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا 21/7/2025 کۆبووینەوە لە بێرمیگام سەربانجومەنی بێرمیگام ڕێکخراوی داکۆک ڕاستی نشتوانم کتێبێ بێنم لێرە بیخوێنمەوە تااقەتی حەزم لە شتی تەقلیدی نیە بەڵام ئێستا شتێکم نووسی بەڕاستی بە سەریعی حەزەکەم بیخوێنمەوە سەبارەت بە میلەت و وەتەن ئەی وەتەن بۆ خزمەتت دایم لە ڕێ تا حازرم باوەڕت بێ من لە زورمەی لاوەکان تا نادرم ئەگەر لەسەر تۆ بێت و تووشی 100 بەڵا بم سابیرم خوا ئەزانێت چەند لە ئاستی تۆ کە پاک و تاهیرم. هەمومان نەتوانین بە کورتی و بە پوختی نابێ زۆر کات بگرن بەڕاستی لە پشتی کامێرۆ چەند ئەندامێکی لێ و لە پشتیشمانەوە خۆت حازرم بۆی شت زۆرە بیڵین بەڵام با لێرە کۆتایی پێبێنین ئینشاءالله بە هیوای دیدار. یەکێتی خۆی بە نیشتیمانی ئەزانێ پارتیش بە دیموکراتی بەڵام هیچ کامیان نە نیشتیمانین و نە دیموکراتین لەبەرەوەی 17 ساڵە نەیانتوانیوە تیرۆری ڕۆژنامەنووسێک دەستگیر بکەن ئەتوانن چی بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆیە لێرە وەڵێم بڕوخێ دەسەڵاتی گەندەڵی هەردوو بنەماڵە دەستان خۆش بێت. ڕۆ هەموو ڕۆژێک ئێمە ئیدانی کارە تیرۆریستەکانی قێزەونەکانی یەکێتی و پارتی دەکەین لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ ساڵ ڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە کە 17 ساڵ تێدەپەڕێ بەسەریدا سۆرانی مامە حەمە بۆیە تیرۆر کراکە گەندەڵەکانی ناو هێزە ئەمنیەکانی کەرکووکی ئاشکرا دەکرد وامان لێ هاتووە ئێمە ڕۆژانە و مانگانە و ساڵانە یادی و کارە قێزەونانە بکەینەوە بەداخەوە. من وەک چالاکوانێک لە وڵاتی بەریتانیا ئیدانەی و کارە تیرۆریستان دەکەم کە سۆرانی شەهید کرد نەکرد سۆران بگرە چەندین ڕۆژنامەنووسی تر و مەلا و مامۆستای ئاینی شەهید کردیە
دڵنیابن ئێوە لەسەر حکم نامێنن چونکە دەنگی ناڕازی گەلێک زۆرە لە وڵاتی بەریتانیا لە هەموو ئەوروپا دژایەتیتان دەکەین هەتا ئێوە لەسەر حکم لا دەچن و حەقی ئەو خەڵکە داماوە دەدەن برسیکردنی خەڵک دادتان نادا ڕۆژێک دەبێت هەر بەجێ بێن وەکی سەدام و قەزافی و بەشار ئەسەد و چەندانی تر ئیدانەتان دەکەین بە هەموو جۆرێک هەندێک خوێن هەیە بۆ بەدی وشک نابێتەوە دوای خوێنی دوای خۆی نەخشە دەکێت وەکو نەخشەی ڕێی بوێر و چاونەتەرس وەکو نەخشە بەگشتاچونەوەی گەندەڵی وەکو خوێنی سۆرانی مام محەممە خوێنی شەیدی سۆران وەکو بواغی ترافیک ئاراستەی هەمووانی دیاری کرد خوێنی سوور نییە سپیە وەکو پەڕی لە کۆڵینەوە سپیە وەکو دڵە بێگەردەکەی خۆی سپیە وەکو شیری حەڵالی ئەو ڕۆژنامە نووسەی پەنجە بە چای کوێری گەندەڵاندارەکەت سوپاس بۆیەوە وەکو زانراوە بەڕاستی 21 تەمموز ئەو ڕۆژەیە کە ساڵانە یەکێکی تر لە تاوانە قێزەونەکانی دەسەڵاتی کوردی بەبیری خەڵکی کوردستان دەهێنرێتەوە کە ئەویش تێرۆرکردنی یەکێک لە تێکۆشەرانی ڕێگای قەڵام سۆرانی مام محەممەیە کە بەداخەوە 17 ساڵ لەمەوبەر و دقیق لەم ڕێکەوتە لە ساڵی 2008 کرایە ئامانج و زۆر بەداخەوە کە دوجار کەوتە کەمینی بێڕەحمانەی چەتە و مافیا وحشەکانی سەر بە دەسەڵاتە فشەڵەکەی کوردیەوە من لەو باوەڕەدان بەڕاستی تێرۆرکردنی چەند ڕۆژنامەنووسێک لە ماوەی چەند ساڵێکی کەم لەلایەن دەسەڵاتەوە بەم بێباکیە و بەم شێوازە دڕندانەیە لە هەر وڵاتێکی پێشکەوتوو لە هەر وڵاتێک کە خەڵکەکەی هۆشیار و بە ئاگابن و یەکگرتوو بن گومانم نییە کە ئەنجامەکەی ئیلا ڕیسوابوون یاخود لە ناوچوون و سەراوژێربوونی ئەو دەسەڵاتی لێ دەکەوێتەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین لە کوردستاندا ئەمە بە تەواوی پێچەوانەکەی ڕاست بووە کە ئەمەش بەڕاستی دەتوانم بڵێم نوقتەیەکی ڕەشە و نیشانەیەکی گەورەی پرسیار لەسەر کۆمەلگای کوردی دروست دەکات جا هەم لە ڕوە مرۆڤبوون و ئینسانیەکەوە و هەم لە ڕوە ئاینەکەشەوە بەڕاستی چونکە ئێمە زۆر جار لێرە و لێوێ دەبیستین کە گوایە 95% کۆمەلگای کوردی موسڵمانە و دەستگرتووە بە ئاینی ئیسلامەوە بەڵام ئەگەر بێت و چاوێک بە ڕابردوودا بخشێنینەوە و هەڵسەنگان نەک بکەین کە بۆ هەڵبژارنەکان کە هەمیشە دەسەڵاتی پارتی و یەکێتی پێشنگ بوون و زۆرترین ڕێژەی دەنگەکانی خەڵکی کوردستانیان بەدەستێناوە بۆمان دەردەکەوێت بەڕاستی ئەمە لە درۆیەکی شاخدار و لە وڕێنەیەکی غەشیمانەی کۆمەڵێک لە بازرگانانی دین هیچی دیکەنیا یعنی باوەڕهێنان و قەناعەتکردن بەوەی کە کەسانێکی خراپەکار و ستەمکار کەسانێکی پیاوکوژ و دز و جەردە و تاڵانچی هیچ و پوچ بتوانن حکمی میلەتێک بکەن کە لە 195 موسڵمانە ئەمە ئەو پەری حەماقەت و گەمژەیە بەڕاستی ئەمڕۆکو چالاکوانان و ئەندامان لە ڕێکخراوی داکۆک هەساین بە سازان و گربوونەوەیەک بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم شەهید سۆرانی مام محەممە کە لەم ڕۆژەدا بۆمە 17 ساڵە یادی 17 ساڵی شەهید سۆرانی مام محەممە دەکەینەوە و ئەم سۆرانی مام محەممەیە نمونەیەکە لە خەرمانێک کە ئێمە بەم ڕۆژگارە چاومان بە کوشتن و بە دەستدرێژیکردنە سەر ناموس و شەرەفی هەموو چالاکوان و ئەندامانێک کە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە کۆمەڵگەی کوردیا کە دەستدرێژیانە کردە سەر و هەڕەشیان لێکرێ و تووشی چەندها ئاژا و پەشێویە بنەوە لەلایەن دەسەڵاتەوە کە بوونەتە خۆرە بۆ چالاکوانان کە ڕێگە بە هیچ ڕەنگێکی ئازاد نادەن لەو هەرێمەدا ئێمە دەنگی ئازادی ئەوانین ئێمە هەڵگیری ئەو دەنگی ئەوانین هیوادارین دەنگمان بگاتە هەموو نەتەوە گرتوەکان کە بە حاڵی میلەتی ئێمە بزانن و وەشیار بن بەناوی خوا گەورە میهرەبان مناکوانتەها چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە ساڵ ڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مام محەممە لەگەڵ ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمیگان وڵاتی بەریتانیا هەڵساین بە ڕێخستنی ئەم خۆپشاندانە کە تێیدا ئیدانەی کوشتن و چۆسانەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ڕخنەگران و ئازادی خوازانەکەین لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لە ڕۆژی دیوەک ئەمڕۆدا و 17 ساڵ لەوە پێش لە شاری کەرکووک سۆرانی مام محەممە بەدەستی سەرانی هەرێمی کوردستان پلانی تیرۆرکردنی بۆدا ڕێژە و بەدەستڕۆژی گولە شەهید کرا ئەمە ڕابگەرم کە وەک لای هەمووان ئاشکرایە کە زیاتر لە 30 ساڵەیەکێتی و پارتی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن و سۆرانی مام محەممە یەکەم شەهید و کۆتا شەهیدی ڕێگای ئازادی نیە یەکێتی و پارتی
دەستیان هەیە لە کوشتن و تیرۆکردنی سەنی ڕۆژنامەنووس و چالاکوان و ئازادیخواز و ڕەخنەگرە و بەداخەوە لە دادگاکانی بکوژانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دادگایی ناکرێن و نادرێنە دەست یاسا چووکە لە دادگاکانە کەسەکانە بەلاڕێدا ئەبرێت و دادگاکانی هەرێمی کوردستان لەژێر هەڕەشە و گڕەشە و چاوەسوورکردنەوەی هێزە چەکدارەکانی هەردوو بنەماڵی یەکێتی و پارتی فاشستی ماوە بەسەرچوودا بڕیارەکان دەرئەکەن و ئێمە ژوەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک بەڵێنماندا و بەڵێنەکەمان دووپاتەکەینەوە کە هەمان ڕێچکە و ڕێبازی سۆرانی مام محەممە و سەردەش عوسمان و کاوە گەرمانیە گرین و بۆ ساتێک ژە و ڕێبازە لا نادەین. زۆر سپاس. لە ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مام محەممەدا دەمەوێ هەمان پرسیاری سۆرانی مام محەممەد دووبارەکەمەوە کە گوتی ئایا بەڕاستی ئەوانەی خۆیان بە خاوەن سیاست و دۆزی کوردایەتی دەزانن لە خۆیان وەربوونەتەوە ڕۆژێک لە ڕۆژان کە خەباتیان لە پێناو کوردایەتیدا کرد بێت و خەڵکیان پاراست بێت جگە لە کوردکوشتن و جاسووسی و بۆ وڵاتان دیار و ئاشکرایە کە سۆرانی مام محەممەد یەکێک بوو لە گوڵە درەوشاوەکانی نیشتیمان لە گوڵستانی نیشتیمان بەدەستە پیس و چەپەڵەکانی دەسەڵات وەرێنرا کەسێک کە بیەوێت پەردە لەسەر کارێکی قێزەون و ئەو شتەی کە خۆیان نانەوێت هەڵ بدرێتەوە ئەوان بە فیشەک وەڵامی دەدەنەوە. لێرەوە دەڵێ ڕیسایی و شەرمەزاری بۆ سەرانی جوود منەماڵەوە ئاوازەکانیان کە دەستیان لە کوشتنی سۆران و هاوشێوەکانیدا هەیە و ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانیشمان. سەرەتا بە خێراتنی هەموو چالاکوان دەکەم بۆ بەرزڕاکردنی یادی شەهیدی قەڵەم سۆرانی مام محەممەد لە پێناو وتنی هەق و ڕاستەکانە لەلایەن دەسەڵاتەوە هەستان بە تیرۆرکردنی کبکردنی ئەو دەنگە ئازادە بەڵام ئەمانە دووبارە و سێبارە بکەینەوە کە ئێمە درێژە بە ڕێبازی برات چالاکوانەکان بدەین. ڕێکەوتی 21 2025 لە شاری بێرمیگام وەکو چالاکەوانان هەڵساین بە خۆپیشاندانێکی هێمنانە لە 70مین ساڵیادی تیرۆرکردنی یەکەمین شەهیدی قەڵەم سۆرانی مام محەممەد کە لەلایەن دەسەڵاتداران یەکێتی پارتیەوە بە دڕندانەترین شێوە تیرۆرکرا و بەداخیشەوە تا ئێستا تیرۆرکەرانی ئەم کردارە دەستگیر نەکراون و لەلایەن دەسەڵاتدارانەوە پارێزراوە. من داریان سامان ئەندامی ڕێکخراوی داکۆک شایانی باس ئەمڕۆ لێرە کۆبووتینەوە بۆ ساڵیادی 70مین ساڵیادی شەهیدبوونی سۆرانی مام محەممەد. ئەمە ئەم ڕاستە دەردەخات کە ماوەی 70 ساڵە بکوژانی سۆرانی مام محەممەد دەستگیر نەکراوە تاوەکو ئێستاکە. ئەمە ئەو ڕاستە دەردەخات کە ڕۆژنامەنووس و چالاکوانی هەرێمی کوردستان لە ژانی لە مەترسیدا هەموو کاتێ شایانی باس 6 ڕۆژ پێشتە شوان سابیر پارێزەر لە وڵاتی لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر قسەی لەسەر موچە کرد کە 80 ڕۆژە نەدراوە. شایانی باسە 2 ڕۆژ پێشەستا لەلایەن پێنج سەیارەوە دەستگیر کرا و تیان هەڵدا. شایانی باسە 3 ڕۆژ پێشەستاکە حەسەن هەرچی کە هاتە سەرجە هاتە سەر شەقام تەنها داوای مافی خۆی کرد داوای موچە و داوای کارەبا و ئاوی کرد بەداخەوە لەو شەوەدا شەهیدیان کرد. ئەمە ڕاستێ دەدەخات کە لە هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتی گەندەڵ و هەمووشی لە هەموو کاتێکدا بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکوان. بۆسپاس. ئەمڕۆ 21 لە ساڵیادی 70مین ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مام محەممەد ئەوەی جێگای نیگەرانیەکی قوڵا دەبینین بکەرانی تۆمەتبارانیان وا باشتر برێن تاوانبارانی سەرەکی ئەم ڕووداوە ئێستا لە ترۆپشی دەسەڵاتن بێشەرمانە باز لە ئازادی و دیموکراسی دەکەن لە کاتێکدا خۆیان گەورەترین لەمپەرن لە بەردەم دیموکراسی و ئازادی ڕادەربڕینیدا. بەڕێزان ئێمە هاوشان ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی داکۆک خۆپیشاندانێکمان گربنەوە خۆپیشاندانێکمان ئەنجامدا. ئەم خۆپیشاندان و گربنانە هەروەکو خۆپیشاندانێکی ئاسایی نییە بەڵکو زیندووکردنەوە و هێشتنەوەی پەیامی سۆران و سەردەشت و کاوە و باقیدی ڕۆژنامەنووس و ئازادی خوازەکانی ترە. من عادەتێکم گرتووە هەمیشە لە پاڵ سەرزنشکردنی دەسەڵاتداران پێویستە سەرزنش خۆشمان بکەین. ئەگەر لە چرکە ساتی تیرۆرکردنی سۆرانی مام محەممەدا ئێمە هەموو دەنگمان دلێر بایە پێم وایە ئێستا کە تیرۆریەکانی تری ڕوونەدا وەکو سۆران و وەکو سەردەشت و کاوە گەرمیانی و مامۆستا زیان تەها و مامۆستا وشار و باقیدی ڕۆژنامەنووسەکانی تر. زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆ کۆبوونێتەوە لە یادی شەهیدبوونی سۆرانی مام محەممەد لەلایەن یەکێتی و پارتیەوە کە تیرۆر کراوە. ئێمە لێرەوە بەڵێ نەدەین
کە ئێمە لێرەوە بەڵێنە دەین کە کۆڵ نادەین هەتا ماوێن کۆڵ نادەین یادی ئەو شەهیدە دەکەینەوە و کۆڵ نادەین لە گەیاندنی دەنگی ئازادی خەڵکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ڕێکۆردی 21 حوتی 2020 لە شاری بێرمینگام هەستان بە یادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە و دژی ئەم دەسەڵاتە گەندەڵە کە هەزارانی وەکو سۆرانی مامەحەمەیان سەرکوت کردو و شەهیدیان کردو ئێمەش هەزارەهای کە سۆرانێکی تر زیندوو دەبینەوە. ئەمڕۆ گربوونەوە دژی تیرۆرکردن و شەهیدکردنی سۆرانی مامەحەمە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕەخنەگرێک بوو کە هەرگیز لە یاد ناچێت قەڵەم بەدەستێک بوو کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە. دەمەوێت ئەوە بڵێن بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئەوان قەڵەم بەدەستێکیان شەهید کرد بەڵام هەزارها قەڵەم بەدەست لەدایک بوون.